بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشتان بێت. هیوادارم کە مەجالتان بێت تا بەرنامەی تەندروستی ئەم هەفتەیشە بینەری بەرنامەکەمان بن. هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بێت. بەڕێزان، بۆ ئەم هەفتە بابەتێکی تازەست، ئەلبەتە بابەتەکە متاڵعەیەکە کە زۆرتر پەرەیان پێداوە، ئەویش دەستنیشانکردنی نەخۆشیەکانی دڵە لە ڕێگەی ئەوەی کە پشکنین بکرگی بۆ دەمارەکان یا ئەو ڕەگە خوێنیگەرە کە لە چاوە هەیە. دیارە ئەو ڕەگە خوێنیگەرە کە لە چاوە هەیە ئەگەر متاڵعی کردێ لەسەر شەبەکیە هەیە، یانێ ئەتوانین بڵین کە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی دڵە لەسەر متاڵعە لەبان ئەو ڕەگەرە کە لەسەر شەبەکیە هەیە، یانێ ئەو سیستم خوێن ڕسانیەکە بۆ چاو هەیە. دیارە پێشتر منزورم ئەوەسە کە زیاتر لە ساڵی لەمەوبەر هەر تاقیقاتێک لەم بارە و کرابوو کە وتیان کەسانێک کە کولسترۆلیان لەسەرەوە بێت، یەکێک لە ڕێگەکان ئەتوانێت ئەوە بێت کە پشکنینی چاویان بۆ بکرێت، پشکنینی چاویشیان بۆ بکرا ئەو دەمارگەرە کە لەسەر شەبەکیە هەیە، لەسەر ئەو پەردە هەیە، بەڕەسی بکرێت، ئەتوانن پێی بوون بەوەی کە ئەو کەسە کولسترۆلی ها لەسەرەوە یا ئەو چۆری خوێنیە ها لەسەرەوە. دیارە هەر پێشتریش یانێ ساڵانێکی زۆرە کە مەسەڵەن ئەڵێن کەسێک بۆ نمونە قەن خوێنی بێت لە ڕێگەی چاو، ئەلبەتە نە ئەوەی کە هەر کەسێک منێ عادی تواشای ناوچاو کەسێک کەم بڵێم ئەوە چاوت وایە خوێن دەمارەکانی هاتووەتە گرژە بووەتەوە، ئەوە دیابەتت هەیە یا شەکرەت هەیە، ئەوە نییە. بەڵام ئەگەر بە دەستگا بۆ دەستگاگەرێکە هەیە بۆ بینینی دەمارەکانی چاو خودی چاو، ئەوە ئەتوانێت تەشخیص بدرگێت. بەڵام ئەمە ماوەی تایم بڵێن کە 2 ساڵێکە بۆ پێشبینیکردن، یانێ پێش ئەوەی کە نەخۆشیەکانی دڵ دەست پێ بکات، ڕێگەگەر شێوەگەر جۆرا و جۆر گیراوەتە بەر. یەکێک لەو ڕێگەگەرە هەرم پشکنین چاوەسە، ئەم مەعاینەی چاوە کە ئەتوانێت یارمەتی دەربێت. بۆچیش لەسەر دڵ ئەو تاقیقاتە ئەکرێت؟ دڵ یەکێک لەو ئەندامانەسە کە ئەو نەخۆشیانەی کە تێت کوتوپڕتێت، یانێ یارۆ ساق و سەلیمە، هیچ مشکڵێکی نییە، بۆ نمونە بەیانی هەڵەسێت، عادیە وەک ڕۆژگەرت، بەڵام لە ناکاو ئەڵێن کە سەکتە یا جڵدەی دڵ لێداوە. بۆیە ئەوە وەکو نەخۆشی یا حمڵەی خاموشیش ناوزە دەکردی، یانی نەخۆشیەکانی دڵ بە نەخۆشیگەرێکی خاموش ناوزە دەکردن، بەو معناکە ئەو کەسە ساق و سەلیمە یا هیچ نیشانەیەکی نییە کوتوپڕ، ئیسا نە هەموو کاتێ سەکتە، بەڵام مشکڵێکی بۆ تێتە پێشەوە، هەناسەی تونەوێ، هەست بە ئازارێکەکە لە قەفەسەی سینەیە، لە ناوشانیە، دەسی ئەتەزی، بۆ نمون ئەروە بۆ معاینە و پشکنین پێڵێن کە نەخۆشی دڵی هەیە. ئیسا نەخۆشیەکان دڵیشی جۆرا و جۆرە. ئێمە بە نسبەت بەرنامەی تەندروستی لە ماوەی چەند ساڵێکە هاینە خزمەتانە تاوە جێگە کراوە هەر لە خاوبوونەوە و کزبوونەوە یا و ناڕەسایی نەخۆشیگەر دڵە تا نەخۆشیگەر ئوروقی توانیمانە بۆ بینەرانی خۆشەویستمان باس بکەین. دیارە نەخۆشیەکان زۆر زۆر بربڵاون. ئەوەی کە جێ ئەهمیەتە بۆ ئەمە متاڵعە بۆ ئەم تاقیقاتە تازەکە کراوە ئەوەیە کە تاقیقاتەکان وەسیعترەوە کردووە. پێشتر ئەگەر وتیان ئەتوانین لە ڕێگەی پشکنینی دەمارەکانی چاوەوە بۆ نمونە بزانین کولسترۆلی ئەو کەسە ریسکی هەیە، یانێ کولسترۆل بڕواتە سەرەوە. دیارە کولسترۆلش ئەگەر بڕواتە سەرەوە جۆرە خراپەکەی کە مەبەستمانە ئەتوانێت مشکڵاتێک هەل نەخۆشیەکان دڵەوە تا سەکتە بۆ ئەو کەسە کە کولسترۆلی ها لەسەرەوە دروست بکات. بۆ یەکێک لە مهمەکانە. بەڵام ئەم جارە بە شێوەیەکی کولی ئەو متاڵعەیانە کردووە کە ئایا ئەو دەمارگەرە ئەتوانێت پێشبینی ئەوەمانە بۆ کات کە ئەو کەسە لە مەترسی و ڕیسکی خەتەری نەخۆشی دڵی هەیە. ئەوە یەکێک لەو متاڵعاتەسە. دوو
ئەتوانین کە ئشارێکی پێکەین چشم پزیشکیە یا ئەو پزیشکی چاوە، دیارە کەسانێک کە بە بۆنەی ئەوەی کە چاویان کز بێ یا ئاو مرواری بێرێ ئاو ڕەش بێرێ کاتاراکت بێ ئەڕم بۆ لای چاوپزیشک، بەڵام ئەمە ئەتوانێت سەرەتایەکی بێت. ئەگەر اتفاقی پزیشکێک کەسێکە هەور هۆی کەوچوو بۆ لای پزیشکێ معاینەی شەبەکیەی کرد، ئەحساس ئاوگۆڕ و گۆڕانێکی کرد لەو دەمارگەر خوێنیەکە لە شەبەکیە هەیە، ئەتوانێت ئەرجاع بدات، یان ئەو کەسە ئەرجاع بدا بڕوا بۆ لای نەخۆشی بۆ لای پزیشکی کە متەخەسیسی دڵ بێت. ئەوەی کە لەم تاقیقاتە خۆیان وەکو گزارشێک داویانت دەرەوە، گزارشەکە من ئەتوانم بڵێم کە هەر لە ڕۆژەکانی دووم و سێومی ئەم مانگە کە مانگی نوامبرە مانگی زاینیە داویانە بەرەوە زۆر تاقیقاتەکە تازەست، بەڵام بۆ چاپ و نەشریشی چەندین مەجەلەی علمی استنادیان پێ کردووە تاو جێگەیش توانیویانە لەگەڵ ئەو کەسانەی کە بەشدار بوون وتوێژیان کردووە. ئەوەی کە من بۆ ئێوە خۆشەویستان ئامادەم کردووە کورتێکە لە یەکێک لەو مەجەلاتە کە بەناو ساینس ئەدوانسز کە لەگەڵ بەرپرسی ئەسڵی کە پزیشکێکە متەخەسیسی غۆدە دیشە غۆدەت بڕونڕوویز تەرتیبی داوە، ئەو تاقیقاتیە مطالعە هەم مساحبەی کردووە هەم خولاسێک لە مطالعەکەی وتووە کە من پێشکەشی ئێوە خۆشەویستان یەکەم. وەکو گزارشەکە کە هاتووە هەرەوەسە کە پشکنینی ئەو دەمارگەرەکە لە شەبەکەی چاوە هەیە، ئەتوانێت دەستنیشان کات کە ئەو کەسانە کە هانە مەترسی بۆ نەخۆشیگەر دڵ یا پیری بیولۆژیکی. من حتمما ئەو پیری بیولۆژیکیشە زۆر کورت لە گۆشەیەکە من بە اختصار ئەویش ڕەتی هەست بە دڵەوە زۆرتر بە اختصار من تەوزیحاتێکتان بۆ دەم. ئەوەی کە لە گزارشەکە هاتووە وەکو گزارش نووسیانەکە دانشمەندەکان ماوەی کە ئەزانن لە تەریق چاوەکانەوە ئەتوانن یانە پزیشکەکان ئەتوانن ئەو نەخۆشیگەرە کە هیچ ڕەبتێکیان بە چاوە نییە بتوانن دەستنیشانیان کەن یا تەشخیصیان بدەن. هەروە خۆیان وەکو زەربڵمەسەڵ احتمال ئەم زەربڵمەسەڵە کە ئەڵێن چاو پێشتر وتیانە چاو دەریچەیکە درگایکە بۆ دەرونی ئینسان یانێ بۆ گیان، یانێ بۆ نمونە بۆ ئەوەی کە وەزعیەتی سڵامەتی وەزعیەتی ئەو ئینسانە هەست پێکەی. دیارە چاو مەسەڵەن کەسێکە ئەمەی نازانم واقعەنایە زەربڵمەسەڵە لەناو ئەوانە کە چاو هەر حاڵەتێک بێت، کەسێک ئازاری بێت، شاد بێت، خەمناک بێت، لە چاوگەرە خۆب ئەتوانێت تەشخیص بدرگێت. ئەو یەکە وتویانە پێشتر وایان وتووە کە چاو دەریچەیکە بۆ ناو یانە گیانی ئینسان، بەڵام ئەم جارە وتویانە ماوەیەکی کە پزیشکەکان زانیویانە لە ڕێگەی مطالعە و پشکنینی چاوە ئەتوانن ئەو نەخۆشیگەرە دەستنیشانکەن کە هیچ ڕەبتێکی بە نەخۆشیەکانی چاوە نییە. پێشتری شەرواوتویانە کە ئەتوانرا مطالعە کراوە کە دەستنیشان کردێت کە کەسێک بۆ یانێ مطالعە یا ئەو معاینەی کە لەسەر دەمارە خوێنیەکان کراوە ئەتوانرا تەشخیص بدرێت کەسێکە فشارخوێنی ها لەسەرەوە، کلۆسترۆلی ها لەسەرەوە یا نەخۆشیگەرێکی وەکو دیابەتیان هەیە. بەڵام ئەم مطالعە تازە نیشانات کە ئەو دەمارە خوێنیگەر شەبەکی ئەتوانن پێشبینی ئەو نەخۆشی قەلبی گەریشە بکەن کە بە سورعەتە و پێشڕەویەکەن و لە ناکاوە خەتەرێک و مەترسیک بۆ ئەو فەردە کە تووشی نەخۆشی دڵبووگە دروستەکەن. ئەمان وتویانە کە جیا لەوەی کە بازی نەخۆشیگەر هەست کە هی خۆی چاوە مەسەڵەن یوڤیت کە ئیلتیهابی چاوی پێڵێن کە نەخۆشیکی خۆت ئیمەنیە ڕەتی هەیە بە سیستم بەرگری لەشەوە، ئەویش بۆ نمونە لە تەریق ڕەگەر یا دەما ئەو دەمارە خوێنیگەرە تەشخیص ئەدرگێت. منزورەوەسە کە حتا لە ڕێگەی ئەو دەمارە خوێنیگەرە کە ئێمە ئشارەمان پێکرد پێشتریش مەسەڵەن نەخۆشیگەر سیستم دفاعیش تەشخیص دراوە،
بەڵام ئەم متاڵعە زیاتر یا هەر بڵێن بەگشتی لەسەر نەخۆشیەکانی دڵە پێشبینی ئەو نەخۆشی گەرەسە کە لە دڵە دروستە بێت. ئەو شەبەکیە یا ئەو قسمەتەی کە ها لە پشتی چاوە ئەو دەمارگەر خوێنیە لەوێ هەند لەوێ تەجۆمعەکەن جیا لەوەی کە بۆ تەشخیصی فشار خوێن، دیابێت، کولۆسترۆل ئیسە ئەتوانین پێشبینی ئەوەی شکەین کە ئەو کەسە ئەتوانێت تووشی نەخۆشیەکانی دڵ ببێت یا نەبێت. هەروە کە وتم متاڵعەکە لەو مەجلە کە بەناو ساینس ئەدوانسز بووگە چاپ بووگە گزارشەکە ئات کە سرعەتی پیری بیۆلۆژیکیش هەر ئەتوانین لەو ڕێگە و بەڕێسیکەین. پیری بیۆلۆژیکی من کورت و مختصر ئەوە تەوزیحمەم کاتێک کە تەمەن ئەڕواتە سەرەوە، ئیتر حاڵەتێکە کە تەمەن ئەڕواتە سەرەوە یەک پیری بیۆلۆژیکیش هەر ڕەتی هەیە بە دەمارە خوێنیەکانەوە. کاتێکە ئەو دەمارە خوێنیگەرە ئەستورە بن، جیا لەوەی کە ئەستورە بن یانە زەخیمە بنەوە ڕسوباتێک لەسەری ئەنیشێت، جیا لەوەی کە ئەستور بوو زەخیمیش بوو دیارە حاڵەتی ارتجاعی خۆیشی یانی ئەو وەکو کێش ئەو حاڵەتیشە لە دەست ئەدات. ئەوەش یەکێک لە معزەلاتێکە کە ئێژن تەمەن ئەڕواتە سەرەوە، ئەو ڕەگە خوێنیگەرە ئەو گۆڕانەی کە ئاوا بەسەریتێت ئەتوانێت سەرچاوی نەخۆشیەکانی دڵ بێ. ئەوەی کە ئەگەر شارمان کرد بە پیری بیۆلۆژیکی مەبەستی ئەو تەغیر و ئاڵ و گۆڕگەرەسە کە لەسەر دەمارەکانە هاتووە، یان هەم ئەستور بووگە، هەم ئەوەی کە ڕسوبات لەسەر دیوارەکە و هەم ئەوەی کە ئەو حاڵەت ارتجاعی و کێشمانێنە وەکو کێشی بێت لە دەست داوە، وەکو ئەوەی کە چۆن ڕیشەی دارێکەڵێن وشک بووگە، ئەڵبەتە نەبەو شێوەیشە ئەو حاڵەت ارتجاعیە من بەست ئەوەسە. لە متاڵعە لە ئیمکاناتێکی وەسیعیش استفادەیان کردگە، یانێ ئسکەنیان کردووە، شەبەکیان ئسکەن کردووە ئیطلاعاتی ژنەتیکی ئەوەی کە لەو بانگەرە نەخۆشیەکانی سابقەی خانەوادەگی وراستیان نەخۆشیگەر ئەوانە بەڕێسی کراوە، نمونە خوێنیش یانێ فقط بە ئسکەن چاو یا بە دەستگاگەر مەخصوص تواشای ئەو دەمارگەرەکەن بەوە بەسەندەیان نەکردووە، بەڵکو حتا بە ئازمایش خوێنیش پەنایان بردووە، جیا لەوەیشە ئەو بانگ ژنەتیکیە ئەو ئیطلاعاتی کە ئەو کەسە هەسی نەخۆشیگەری سابقەی مەصرف چە دەرمانگەرێک مەصرفەکە ئەگەر نەخۆشی بێت یا ئەو نەخۆشیە خانەوادێگی یا ژنەتیکی ئرسیە کە هەیە، ئەوانە زیاتر لە 74,000 کەس یان بەڕێسی کردووە، یانێ 74,000 کەس هاتوون ئەمانە بەڕێزیان کرد. جیا لەوەی کە سکن شەبەکیە سیسەخۆی بەچێتە سەر بانگ ئیطلاعاتی ئەوە نییە کە حتمما ئەو کەسانە بێژن فلانە ڕۆژ بێن، بەڵکو چوبنە سەر ئەو ئیطلاعاتی کە زەخیرە کراوە لەو بانگی تەندروستیانە، لەو بانگ سڵامەتیانە، لەوانە کەڵکیان وەرگرتووە. متاڵعەکە خۆشیان وتویانە کە لە چەند شوێنە، یانێ بەشێکی لە کانادا بووگە، بەشێکی لە سکاتلەندە بووگە، بەشێکی لە ئینگلیسە بووگە، لە یەک وڵاتە نەبووگە، بەڵام زۆرتر تاقیقاتەکە لە وڵاتی کانادا کراوە، یان تاقیقاتە ئەسڵیەکە نەخۆشیگەر دڵیان بەڕێسی کردووە. هەراو بێ پیری متاڵعەیەکیان کردگە CLSA لەسەر پیری بیۆلۆژیکی، و هەروەها ئەو متاڵعەی کەزب کە بە متاڵعەی ئایندەنەگەر شار دێهات، ئەوانە ئاماریە بازی نەخۆشینگەر چۆن شرایەتی محیتیش لە نەزەرە ئەگرێت، ڕژیمگەر غەزایی کولەن ئەتاین بڵێن کە دەستڕەسیەکی کامڵیان بۆ بانکە ئیطلاعاتیە بووگە. نوویسەندەی ئەرشەدی ئەو متاڵعەکە هاتووە، یان ئەوە کەسێکە گزارشەکەی نووسیوە داویە دەرەوە کە خانمێکە بە ناوی دکتەر ماری پەیجەر کە دانشیار غودەی بڕوریزە هەوشیە لە دانشگایەکە لە کانادا، ئەوەی کە بۆچی ئەم کاریانە کردووە، بۆچی ئەقدامیان کردووە بۆ کە ئێژێ ئێمە بڕیارماندا کە چاو بەتایبەت شەبەکەی چاو متاڵعە بکەین، چونکو نمایەکی منحەسر بە فەرد و استثنایی لەو دەمارە بچووکانەمان پێ نیشانەدا کە ئەتوانێت سڵامەتی گشتی دەمارەکان منعکس بکات. ئەوەی کە ئێژێ نمونەی بچووک ئەتوانێت نمونەی گەورە بێ، یاژێ مشت نمونەی خەروارە ئابۆ حاڵەتە، یانێ ئەو دەمارگەر چاوە جز و
وردترین حساوکە موگەڕەکانی چ ئەنازەیەک بن جز وردترین دەمارگەری لەشن یعنی ئەو دەمارە وردگەرە ئێمە ئەگەر متاڵعیکەین ئەزانین کە ناو دەمارە گەورەکانیشە چه خەبەرە یا ئەو وەزعیەتە دڵە. بازم هەر ئەوێت کە تەسویربەرداری شەبەکی ئەوان منزوری ئسکەنە ئەو تەسویربەرداریە چەند بۆعدیە کە ئەکرگێت ئەو تەسویربەرداریە شەبەکیست کە هاوڕێ هاوکارم لە چەند جێگا پیشانیەوە خۆشەویستانی ئەو ئسکەنە ئەتوانێت گۆڕانی بچوو و ڕێژزیش کە ارتباطی هەیە بە پیری مەبەستی پیری بیۆلۆژیکە ئەو خەواسی کە وتمان لە دەمارەکانە بۆ وجودێ ئیلتیهاب و نەخۆشیەکانی قەلب سەبت کات. پێشرەفتیشکیش کراوە لە هۆشی مەسنوعیە دیارە بە کاڵوەرگردن لەو ئسکەنگەرە ئەو هۆش مەسنوعیە ئەتوانین ئەو حاڵەت پیری بیۆلۆژیکی ئەوەڵیە یعنی ئیتر دەمارێک خەریکە بەرەو پیری ئەڕوا یعنی هەم خاصیەتی ارتجاعیەکەی لە دەسەدات ئەوەی وتمان وەکو وشکە بێت هەمەوەی کە ئەستورە بێت و هەمەوەی کە ڕسوو بتوانێت بگرێ بە دیوارەکەی خۆیەوە ئەو ڕسوباتە جەمەوە کاتەوە ئێمە توانین ئەو ئاشکارکەین جیا لەوەیشە ئەرزیابی کەن لەسەر مەترسیەکانی نەخۆشی دڵ و دەمارەکان ئەمانە ئەتوانێت یعنی ئەو متاڵعە ئەتوانێت یارمەتی دەرمان بێت چونکە خۆش ئیشارەی کردگە نووسیگە نەخۆشیەکانی دڵ زۆرتر بە شێوەی خاموش دروستە بن یعنی بە شێوەیەکی خاموشە ڕوو ئەدەن ئەوەی وتمان کتوپڕ یەکدەها ڕوەدا هەروە لە درێژەی قسەکانیە ئەوەی کە بۆچی ئەم تاقیقاتیانە کردووە وتی خۆی ڕێگەگەر تریش هەیە نووسیە کە پەرەپێدان و تەوسعەگەر ڕەوشگەرێکی تازە بۆ پێشبینی نەخۆشیگەر قەلبی ئەو پیری بیۆلۆژیکیە مهمە خەتەرگەری بووە کە بە خەتەرگەر سنەتی یا کلاسیک ئەم ناوی بردو وەکو جگەرە کێشان ئەوەی کە فشار خوێن لەسەرەوە بێ کولۆسترۆل لەسەرەوە بێ کەسێکە نەخۆشی قەن خوێنی بێت مەرزقەنی بێت ئەوانە وتویە خۆب ئەوانە بوو بەڵام بە تۆری کامل مشخص نەیەتوانی حتممە 100% ئەومانە پێ بڵێت کە ئەو کەسە لە خەتەری ریسکی تووشبوون بە خەتەری نەخۆشیکی قەلبی هەیە گەرێکی ئەوە بڵێت کە ئەمە جیا لەو ڕۆژگەرەزە بۆ نمونە کەسێکە قەڵەوە بێت کێشی لەسەرەوە بێت فشار خوێنی لەسەرەوە بێت دیابەتیشی بێت جگەرەیش بکێشێت ئەوانە ئەتوانێت ریسک بێت بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشیەکانی دڵ بێت بەڵام ئەم وتویە کە مەگەرەکمانە ڕێگەیەکی نزیکتر زووتر پەیاکەین بۆ ئەوە کە دەستنیشان بکرێت ئەگەر بێمەوە سەرم تاقیقاتە هەر لەوێ وتراوە کە دەمارگەر خوێنی ئەو دەمارە خوێنیگەرە کە لە شەبەکیە هەن دیارە سادن بەڵام زۆرترین حاڵەتگەر مەترسیدار لە قەلبە نیشانەدەن یعنی مەبستیەوەسە کە حساسن بەڕێسی چون دەمار ئەوە نیە فقط بەسنگ بۆ کەسێکێتر کەسێ بزانن مشکڵاتی هێزە باڵۆنی بۆ لێدەن ئانژیۆگرافی بووەکەن کە بە تەریخ دەمارەکان و بە دووربین و ئەڕۆن و سەیری ئەو دەماران ناکەن وتی ئەمەکە خۆ ڕێگەیەکی ڕاحەتتر نزیکتر ئاسانتر و بۆ ئەو متاڵعە ئەتوانێت ببێت چونکە دوای تەزیە و تەحلیل زانیویان ئەوانەی کە بەشدار بوون لە متاڵعە ئەوانەی کە ڕەگەر خوێنی شەبەکیان سادەتر و کەمتر شاخەدارن احتمال زۆرتریانەیە ئەڵێت ئەو کەسانەی کە متاڵعەیان کردووە ئەو دەمارە خوێنیگەرە ئەوەی کە کەمتر شاخەدار ئەو لای خۆمان و پیاوە ڕیشە یعنی ئەو دەمارگەرە بە مرور ساڵ کە کەسێک تەمەنی ڕواتە سەرەوە ئەو دەمارگەرە ڕیشە کوتن ئەڵێت ئەوانە کە ئەو ڕیشەگەریانە کەمترە خەتەری تووشبوونیان بە نەخۆشیەکانی دڵ زۆرترە یعنی مەوردێکی زۆر زۆر مهمە کە ئەمان بەدەستیان هاوردووە یعنی ئەو دەمارگەرە کە زۆر ئەو ڕیشاڵەیەیانە زۆر کەمە ئەتوانێت نیشانێک ئەوە بێت کە لە ئایندە ئەمانە لە ڕیسکی خەتەری نەخۆشیەکانی دڵ هەیە دواتریش ئازمایشی بووەکەن کولۆسترۆل نەوار قەلب ئەو کارگەریە بۆگرن بۆ ئەو ڕیشاڵەی دڵە معموڵەن لە دڵیشە خۆیە ئەوەی کە چون وتمان پیری بیۆلۆژیکی لە تەمەن کە ئەڕواتە سەرەوە خود دڵ یعنی ئەو مایچەی دڵیشە خۆی بە دەورە مای دەمارگەرێکی خوێنی گرتوویە هەرچی تەمەن ئەڕواتە سەرەوە وەکو چۆن تۆمێک چەکەرە ئەدا ڕیشە ئەکوتێت دڵیش وایە ئەوانە ڕیشا کوتێ بۆیە بۆ نمونە کەسێک تەمەنی ها لە سەرەوە
ئەگەر سەکتەیەکی لێدا ئەو سەکتە ڕەدەکات، یعنی ئەو ئیمپالسگەرە لە تەریق ئەو ڕێگە دەمارگەر بوشکە ئەو وەکو بەرقێک ئەوە ڕەدیەکات. بەڵام لە جوانەوانە یعنی لە جوانە کەسێک کە دڵی هێشتا ئەو دەمارگەرە ئەو ڕیشەگەرە ئەو ڕیشاڵەگەرە دروست نەبووگە، ئەگەر سەکتە بالێ واقعەن دەربازبوونی زۆر زۆر کەمە، ئەوەیە کە ئەو ڕیشاڵگەرە لە دڵە ئەو خاسیەتیانە هەیە، یانە کەسێک کە تەمەنی ئەڕواتە سەرەوە ئەگەر تووشی سەکتەی قەلبی بێ ئەو ئیمپالسگەرە لێنە ڕەدەکە. جیا لەوەیشە ئەو متاڵعەکە لەسەر ئەمانە کردویانە وتویانە کە ئیلتیهابات بازی فاکتۆرگەرتر لە نەخۆشیگەرترە کە ئەتوانێت مؤثر بێت، ئەوانیشانە دەستنیشان کردووە. بوو نمونە پرۆتئینێکیان بەناو ئەم P1-2 یا گیرەندەگەر سلولیکیان دەستنیشان کردووە کە ئەوانیشە ئەتوانن هەر لەو تەریخۆیانە لە هەم لە ئازمایش خوێنەوە هەم لە تاریخ شەبەکیەوە کە بتوانن نەخۆشیگەر دڵ یا ئەو پیری بیۆلۆژیکە ئەو یانە ئاڵوگۆڕگەرە کە دێت بەسەر دەمارەکانە لەو ڕێگەشە و بەڕەسی بکەن. ئەوەی کە خۆیان ئەهمیەتیان پێوتە وتیانە با ڕێگەیەکی زووتر بێت، نزیکتر بێ، ئاسانتر بێ و هەرزانتریش بێت کە بتوانین کەسێک دەستنیشان کردێت کە نەخۆشی دڵی هەیە تا ئەوەی کە بڕاتە ناو فاز نەخۆشی دڵ دەرمانی درێژماوەی بۆ دەست بەسەر کردێ. ئەگەر اتفاقاتێکی تریشی بۆ کەفێ بۆ نمونە احتمال هەیە تا جەڕاحی بازی قەلبیش بڕوات. ئەوەیە کە وتویانە چۆنکە بەتایبەت دەمارەکان بە تەمەن ئەڕواتە سەرەوە هەم سفترەوەن ئەنعەتافیان کەمترە بێتەوە خاصیت ارتجاعی و کێشمانیانە یا ئەو ئەستوریانە ئەتوانێت هۆکار بێت بۆ جیا لە نەخۆشیەکان دڵ، بۆ فشار خوێن، بۆ سەکتەگەر قەلبی، فقط نەقەلبی حتا بۆ دڵیش بۆ مێشکیش ئەتوانێت ئەوە پێشبینی کات یا نەخۆشیگەرێکە لە تایبەت بە دەمارە ئەسڵیەکان شەریانەکانی دڵ ئارترۆسکلۆرۆزی پێژێ ئەوانەیە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. ئەوەی تاقیقاتێکی تازە بوو، دیارە نەخۆشیەکانی دڵ یەکێک لەو نەخۆشیگەرەسە کە وتمان هەم کتوپڕتێت هەم ئەوەسە پێشبینی ناکرێت یا کەسەکە هەست ناکات یەکدەها لە ناکاوە تووشی ئەو نەخۆشیە ئەبێت، ئەتوانێت سەکتە بێت یا ئەوەی کە حاڵی جۆرێک بێ بگۆڕگێز و ماندوو بێت، ئەحساس ئاڵوگۆڕی لەخوای بڕوات ئازمایشێ بابڕێژن چۆریەکانت ها لەسەرەوە بەتایبەت ئەو چۆریە خراپگەرە کە ئەتوانێت دواتر ڕسوب بدات، ڕسوبیش بدات، دەتوانێت زەمینە بۆ سەکتەگەر مەغزی و دڵیش فراهم کات. ئەوەیە کە ئەهمیەتی ئەو مۆزوعاتە بۆ ئەوەی کە دەستنیشانکردنی زوودڕەسی ئەو نەخۆشیگەر دڵە لە ئاسانترین ڕێگەگەرەوە هەدەفی ئەو دانشمەندگەرە بووە. هیوادارم کە بەرنامەی ئەم هەفتەیش جێگەی ڕەزامەندیتان بووێت و کات و ساتێکی خۆشتان بۆ لەلایەن خۆم و هاوکارانم ئاواتمانە تا پێگەشتنەوەمان لە بەرنامەیەکی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و کامرانی بۆ ئێوە.